بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. لەم بەرنامەدا دەمانهەوێت سەبارەت بە ناوەندی کوردستان تریبیونال قسە بکەین کە ناوەندێکی یاساییە لێکۆڵینەوە لەسەر مەسەلەی مافەکانی مرۆڤ بە تایبەتی لەسەر کارە تاوانکارەکانی کۆماری ئیسلامی دەکات و لەم بارەیەوە دەمانوێت زیاتر بزانین شێوازی کاریان چۆنە تا ئێستا چ کارێکیان کردووە و بە چ شێوەیەک ڕاپۆرت دەدەنەوە خەڵک. لەم بارەیەوە لەگەڵ وتەبێژی کوردستان تریبیونال جەواد دانیشپەژوو لە دکتۆر جەواد دانیشپەژوو لە نەمسا یاوەتریش واروەها فەراس فیروزی مافناس. سپاسی ئامادەبوونی هەردوو وڵاتان دەکەم. پێشدا کاک جەواد دەگەر بڵێ کە مەبەست لە پێکهێنانی ئەم دادگا یا ئەم کوردستان تریبیوناڵە چیە؟ لە پێشیشدا دیارە تاڕادەیەکشی کاتەوە، بەڵام مەگەر بۆ بینەرانی بڵێ لە ڕاستیدا مەبەستەکەتان چیە لە پێکهێنانی؟ زۆر سپاس کاکسەلا بۆ پێکهێنانی ئەم بەرنامەیە لەگەڵ ڕێز و سڵاو بۆ جەنابت و بۆ کاک فەراسیش. ڕاستەکەی ئەوەیە دەزانین کە لە ماوەی 41 ساڵ یا بەرەو 42 ساڵ دەڕۆین لە ماوەی ئەم 41-42 ساڵەی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران چه جنایەتێکی لە کوردستان کردووە بەرامبەر بە خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەم جنایەتانە بە شێوەی جیاواز بوو، وەکو ئیعدام، قەتڵ و عامی گوندنشینەکان، کوشتنی کۆڵبەرەکان، هەموو ڕۆژە کۆڵبەرەکان دەکوژنن، زیندانی کردن و ئەشکەنجەی لاوانی کورد. لەو بارەشەوە تا ئێستا لە ماوەی ئەم 41 ساڵەیەدا بە هەزاران وتار و بەدەیان و سەدان کتێبی لەسەر بڵاو کراوەتەوە، بەڵام بەداخەوە لە بواری قانونیەوە یعنی بۆی کە بتوانین لە دادگایە کەڵکی لێوەربگرین کەمتر ڕووکراوە یا تۆزێک کەمتر خەمی کراوە بە نیسبەتی کۆکردنەوەی بەڵگە و مەدارک و ئەسناد و بە مستەنەدکردنی ئەم تاوانانە و کوردستان تریبیونال ڕاست لەو ڕاستایدا کارە دەکات. ڕاستەکەی ئەوەیە کە کاتێک لە وڵاتێکی بەڵا لێدرا و دیکتاتۆر وەکو وڵاتی ئێران یا هەر وڵاتێکی دیکە خەڵکی ئەم وڵاتە لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە دەکەونە بەرهێرش و قەتڵ و عام دەکردن و دەکوژرێن و منداڵەکانیان لاوەکانیان قەتڵ و عام دەکرێن و ئێعدام دەکردرێن و کۆمەڵکوژ دەکردرێن. سێ ڕێگا هەیە بۆ لێپرسینەوە و لێپێچینەوە لە تاوانباران لە عاملان و ئامرانی ئەم تاوانانە. یەکەم ڕێگا ئەوەیە کە لە خودی ئەم وڵاتەیە دادگایەکی مستەقیل سەربەخۆ هەوێ لێپرسینەوە بکە لە ئامران و عاملانی ئەم قەتڵ و عام و تاوانانە. بەڵام لە ئێرانی ئێمەدا بەداخەوە بەهۆی ئەوەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی هەروە لە سەرکارە و دەستگای قەزایی دەستگایەکی نەتەنیا مستەقیل و سەربەخۆ نیە، بەڵکو دەستگای قەزایی وەکو سیستم لە واقعدا بۆ خۆی بەشێکی هەرە زۆری لەم قەتڵ و عامانە بە تایبەتی لە ئەدامەکان وڵاتی خۆی گرت و بردوێتە پێشیە. لێپرسینەوەی ئامران و عاملانی ئەم تاوانانە لە کوردستان یا لە ئێرانەدا ئێستا بۆ ئێمە ئیمکان پەزیر نییە. ئەوە دەکرێت کاتێک بەکردەکە دەوڵەتێک لەسەر کار نەما بێت ڕووخا بێت و لە مێژوشدا بۆ ئەو مەسەلەیە نمونەی زۆرمان هەیە. ڕژیمی عێراق لە ڕژیمی لە میسرێ بۆ لە یوگۆسلاوی بۆ دیار لە زۆر ناچم سەر ئەو بەحسەیە، بەڵام بە هەر حاڵ ئەو ئیمکان ئێستا بۆ ئێمە فراهەم نییە. ڕێگای دووەم بۆ لێپرسینەوە لەم تاوانبارانە بردننی کەیسی دەوڵەتی یان کەیسی ئەم تاوانبارانە بۆ دادگای نێونەتەوەیی کەیفەری ICC یا لەلا هەیە کە ئەمە دیارە بۆ ئێمە خەڵکی کورد بۆ خۆی هێندێک دەگەڵ بەربەست بەرەو ڕووە دەگەڵ هێندێک مشکل بەرەو ڕووە. یەکەم مشکل ئەوەیە کە دادگای لە تەنیا پرسیینەوە دەکات لەم تاوانانەی کە بە دوای ساڵی 2002 واتە لە ساڵی 1381ەوە ئەنجام دراون و ئەمەش دەزانین کە لە کوردستانی ئێران تاوانەکان هەرتان مانگ دوای دامەزرانی کۆماری کوردستان کۆماری بورن کۆماری ئێران دەستی پێکردەوە بەشی هەر زۆری ئەدامەکان قەتڵ و عامی خەڵکەکان لە سەرەتا ئینقلاب بۆ تاکو ساڵی 1366 بە تایبەتی ئێرەوەکان ئێدام کردراون کاوەبێ دەگەڵ ئەو مشکلەیە بەڕۆ ڕوودی دەبین لە هەنگاویەکەمدا کە ئەم تاوانانی کە پێشی ساڵی 2002 ئەنجام دراون ناتوانین لێپرسینەوە بکەین. مشکلەیەکی دیکەی لە دادگای لە هەدەما بێت ئەوەیە کە لە دادگای لە فقط ئەفرادی حقوقی شخصیەتی بورن شخصیەتی حقیقی لێپرسینەوە لێ دەکرێت و شخصیەتی حقوقی لێپرسینەوەی لێ ناکردوێنێت تو ناتوانانی دەوڵەتێک بەری لێ محاکەمە بکەیت. بۆ بردننی لەواقعدا کەیسێکی
لەو جۆرەکانێک کە ئێمە باسی دەکەین بمان هەیە بیبین بۆ دەرگای لاها 4 ڕێگا هەیە 2 ڕێگایان دەگەڕێتەوە بۆ حکوومەتەکان بۆ دەوڵەتەکان کە بیان هەوێت کەیس بەرن بۆ دەرگای لاها ڕێگایەکەش بۆ سازمان و نەهادە جیاوازەکان دانراوە کە پیا و بتوانێت کەیسەکان بەرین بۆ دەرگای لاها بەڵام خۆ ئەو بەستەگەی بەوەی هەیە کە ئەم حکوومەتی ناوەندی چەندە هاوکاری ئەوە دەکات وە ڕێگای چوارم ئەوەیە کە با بڵێن سازمانی ملل یا مجمعی شورای ئەمنیەتی سازمانی ملل بۆ خۆی کەیسێک بدات بدەتگای لاها کە ئەویش لەگەڵ هێندێک جلوگرفتی دیکە بەڕەو ڕوو دەبینەوە یەکێک لە جلوگرفتەکان ئەوەیە کە ئێمە دەزانی زەرفیەتی سیاسی ئابووری دیپلۆماسی شورای ئەمنیەتی سازمانی ملل بەداخەوە 2 وڵاتی چین و رووسیا لەوێدا بەشدارن کە هەردووچیان بۆ خۆیان وڵاتێکی دیکتاتۆرمەنیشن وڵاتەکان بە شێوەیەکی دیکتاتۆری بەڕێوە دەبنەوە چین دەزانین کە ئاماری ئەعدامەکان لە وڵاتی چیندا لە هەموو وڵاتەکان لە پێشترە و با تەوەجوبەوەی کە ڕاوابیتی سیاسی دیپلۆماسی و بەتایبەتی ئابووری ئەم 2 وڵاتێ دەگەڵ ئێران زۆر محکەمە و پەیوەندێکی زۆر گەرم و گوڕیان هەیە هەرگیز ئیجازە نادن کە پەروەندەی کەیسی ئێران بکاتە دادگای لاها کەوابوو پرسیارەکە لێرە ئەوەیە و کاتێکی کە لەباری قانونیەوە لە ینی با بڵێن لە ڕێگای دادگای نێونەتەوەی و دادگای نێونەتەوەی کەیفەری لاهەوە ئێمە لەتوانین کەیسەکانی کوردستان بەرین تەکلیفی ئەم هەموو ڕووداوانە تەکلیفی ئەم هەموو قەتڵ عامی کە لە کوردستان دەکترێت بۆ چۆ دەچێت تەکلیفیان چی دێتەوە ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا سەزاوارە خەڵکی کورد تەنیا بە تاوانی ئەوەی کە حکوومەتێک و کیانێک و دەوڵەتێکی خۆی نییە هەموو ڕۆژێنە قەتڵ عام بکرێت و کوشتاری لێ بکرێت لەبەر ئەوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە ڕێگای سێوم هەڵبژێرینیان تەم نەواقەدە تاکە ڕێگایەکە کە ئێمە هەمانە ئەویش پێکەنانی دادگایەکی خەڵکی دادگایەکی نەتەوەیە لەواقعدا من دادگای نەتەوەی خەڵقی یان کوردستان تریبونال وەکو شۆڕشێک دەبینم بەرامبەر بە بێعەداڵەتی بەرامبەر بە سیستمی ڕەوابیتی حقوقی کە لە سازمانی مللدا هەیە و ئەوان ئێمە دەمانێت بەرامبەر بەوانە ڕاوەستین لەواقعدا دەمانێت بە کوردستان تریبونال بیر و هۆشی خەڵکی کورد کە دیارە منمونی جاری هەوڵی نە کوردستان تریبونال لە پێشتریش پێکهاتووە بیر و بگورم بیر و هۆشی خەڵک بەرینە پێشتر وە بمان هەیە لێ پێچینەوە بکەین لە چوارچەوەی کوردستان تریبونالدا بۆ ئەم توانانی کە بچ دێمە کاک فەراز بڕستان لە بەشی یاسایی ئەو ناوەندە کار دەکەن وەکو ماپناسێک کاکزاد ئاماژەی پێدا لەو حاڵیدا کە کۆماری ئیسلامی تاوانی کردنەوە بەڵگا هەیە و دەکرێت بدرێت بە شوێنی دیاریکرا و دادگایکی مەدەنی بەڵام لە هەمان کاتدا ناتوان بیدەنە دادگای لاها یان ناتوانێت بیبن لە با بڵێن ئەنجومەنی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکاندا ئەنجومەنی ئاسایش ئەم شتە باس بکرێت دیوانی لێ بکرێت کابوو پێگەی یاسایی ئێو ناوەندە لەکوێدایە ینی تا سادێک ئێوە پێتان وایە لە ڕووی یاسایەوە دەتوانێت ئەو ئیدعانی هەتانە یا بەڵگانی هەتانە پێشکەش بە شوێنی دیاریکرایی بکەن. ساڵحیان زۆر سپاسان نەکەم بۆ داوەتەکەتان سڵاو ڕێزمەست لە خۆمەت کاکجەوادی شا هەروواکە کاکجەواد ئاماژەی پێدا گیر و گرفتێکی زۆر یەکجار لە یاسای نێودەوڵەتیە هەست با بڵین یاسای نەتەوەی کە زۆرتر یاسای نێودەوڵەتیە یعنی یاسای بین دەوڵەتەکانە تا بین نەتەوەکان گیر و گرفتێکی زۆر میکانیسم و ئەوەی کە بە تاوانەکان بەستی دەگیکە وجودی هەیە و ئەو کێشەگەرەوە ئەو گرفتگەرە هەست دەست نەتەوەگەرێک وەک کوردەکانی دەستگا کە دەوڵەتیان نیشن ستیتی و دەوڵەتێکیان نیە کەپتانن لەو میکانیسمە دەوڵەتیە چون خۆخی بینە یاسانی و دەوڵەتی بە تواوی خۆخی دەوڵەتیە و عمدەتەن لە بین دەوڵەتەکانە کارباشی بۆ ئەوەیە کە ئێمە یەکەم جار ئەشەی بەڵگە جەمە بکەین گەورەترین کێشەی کە لەسەر تاوانەکان هەست ئەو جنایەتگەرەوە لە کوردستان کردیاگە لە سەردەمی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیە و لە 1970 هەتا ئیسا ئەوەیە کە بەڵگەیەکی یاساییمان یعنی بەڵگەی یاسایی لە مەفهومێکی تایبەتیە واتە مەفهومێکی حقوقی ئەو بەڵگەگەرە بە تەئید و بە قەتعیەت
سازمانێکی غێرە دەوڵەتی وەک ئەمنستی گەیوێ وەک سازمان دیدەبان خۆخۆشەر گەیوێ بەداخەو هیچ بەڵگەگەرێک کە هەست بەڵگەگەرێک هەمووی تیکە هەموو ئەوڵین کاری یعنی مهمترین و گرنگترین کارێکە کوردستان تریبوناڵە هەسی ئەوەیەک لە خەڵک داوەتی کردگە هەموو کەسێ سکاڵا یا شەهادەتەکەی ئیسا ڕاستەخۆ یا غیر مستەقیم لە شاڵەکان ئابووگا خۆی ئەشکەنجە کریاگە یا خانەوادەگەی ئەشکەنجە کریاگەن یادام کریاگەن هەموو ئەمانە بۆمان بنێرێ بەختەوەرین کە کەیسانێک زۆر بەدەستمانگەیگە لەسەری کارەکەین کە ئەمانە بە سوورەتێکی یاسایی ئەو فرمەکە فرمێکی حەداقەلی لە یاسای نێودەوڵەتیە قابل استفادەست جەمی بکەینە و جا لە دوایی ئەمە زۆرتر ڕێزەوەمۆ لەسەری تەوزیح ئام کە بازم ئەو گیر و گرفتگەرەکە لە یاسای نێودەوڵەتی هەست دەست نەتەوەگەری وەک کوردی بەسکە کە ڕاستەخۆ بڕێت وەک دادگایك وەک دیوان کەیفەری بینەنەلی کە لە لاها هەست ئەمە ئەشەی تاکید تەوزیحی بین دیوانگەرێک زۆر لە شاری لاها لە هۆلەندا هەن بە سەلاحیەتگەر جۆر بە جۆر ئەشێ لەسەری زۆر وەلی کوردستان تارێکی لەو کەسانە کە ڕاستەخۆ لە شەڕەکان هەبووبن ئەشکەنجە کریاگەن و ئەو کەسانەکە لە ئەو شار و دیهاتگەرا بووبن کە تووشی تاوانەکانی کۆماری ئیسلامی بووبن وەکو کۆمەڵکوژی و ئەدامەکان تاوجێ ئەمکانی بووگە لە تاریخ ئیمەیل و لە تاریخ واتساپ و ئێمە بەڵگەکانمان وەرگرتکە ئینتەرویومان کردگە بە شێوازێکی یاسایی خەریکبوونەوە ئەم کەیسانکە بە صورەت کەیس بە کەیس ببرگێت ئێمە پریۆدی زەمانیمان تعریف کردگە لەم پریۆدە زەمانیە لەوەڵەوە ئێمە گەرەکمانە تریبیوناڵی دروستکەین تریبیوناڵی خەڵکی یانی کوردستان تریبیوناڵ دروست کریاگە وەلێک هەرو کارەکە چەند جێگە ئەنجامی داگە ئێرانیەکانیش ئەنجامیاندا لە جێگەی کە یا وەک لاها بەتەوەجۆ بە ئیمکانێک بۆمان هەیە لە چەند ڕۆژێکە دادگاکە بەرگوزار ئەوێ خەڵک پێخۆش پێ لێنا بەتانی شەهادەت با لە حزور ئستماع دادوەرگەر بینەنەلیە کە کەیسەکان بە کەیس بە کەیس ڕەسیدەی دوای لە هەموو کەیسکە استفادەکەین و ئەمە لە دامی بەرنامەکان زۆرتر تەوزیح کاک جەواد ئێوە ماوەیەکی زۆر نییە کە ئەو ناوەندە پێکاتەوە کوردستان تریبیوناڵ ئێوە تا ئێستا راپۆرتەکانتان بە چ شێوەیەکە چاوم لە ماڵپەڕی ئێوە کرد لەو ماوەیەدا لەگەڵ ژمارەیەک لە کەساتیەکان چالەکانی مافەکانی مرۆڤ قسەتان کردەوە پشتیوانی خوان دەبڕیوە تا ئێستا لە چه قۆناغێکدا چوونەتە پێشیە کاری ئێوە راپۆرتی ئێوە چۆن بۆ تا ئێستا ڕاستەکە ئەوەیە کە بیرۆکەی دامەزراندنی کوردستان تریبوناڵ لەوەقەدا لە ساڵی 2010ەوە دامەزراوە ئێمە لە ساڵی 2010 کۆمەڵێک لە چالاکانی سیاسی بە تایبەتی کە چالاکانی مافی مرۆڤ تۆزێک لەسەر ئیمکاناتی پێکاتنی تریبوناڵێک یا دادگایەکی خەڵقی لەباری ئیمکاناتی ماڵیەوە لەباری ئیمکاناتی مادیەوە و معنەوی ئینسانیەوە زۆرمە بیر لێ کردەوە کە چۆن دەتوانین لەم شەرایەتەدا دەتوانین دادگایەکی خەڵکیدا بمەزرێنین ئێمە پاش وتوبێژ و لێکۆڵینەوە و باس و وتوبێژێکی زۆر لەسەر ئیمکاناتی کوردستان تریبوناڵ و پاش نووسینی ئەساسنامەیەکی کوردستان تریبوناڵ و پاش دوای ئەوەی کە بارنامەیەک یا کۆنسپتێکی کاری کوردستان تریبوناڵ مانووسی و بارنامەی درێژخایەن و کوردخایەن مانووسی لەواقعدا پاشی ساڵ و نیوێک هەوڵ و تێکۆشان ئێمە لە هاوینی ڕابردوودا کوردستان تریبوناڵمان بەڕەسمی ڕاگەیان و لەو ماوەیەدا بەخۆشیەوە دوای ئەوەی کە کوردستان تریبوناڵ لە هاویندا ڕامانگەیاندۆ ڕێکخراوە کوردستانیەکان پشتیوانێکی باشیان لێ کردوین و هەروەها لەلایەن خەڵکەوە باتەوەجوو بەو
جدیەتی کاری کوردستان تریبوناڵ و ئەو ئێعتمادەی کە بەنسبەت لە نێوانی کوردستان تریبوناڵ و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پێکهاتووە بوو بەهۆی ئەوەی کە پێشوازێکی زۆر باشی لێ بکردرێت کە سایتێکی یەکجار زۆری هەم کوردی هەم ئێرانی بە پەیامی ڤیدیۆی خۆیان بۆ نردینەوە کە دەرەمە لە تۆرە کۆمەڵایەتیەکان و لە سایتی کوردستان تریبوناڵشدا بڵاومان کردێتەوە با تەوەجو بۆ ئێعتمادەی کە پێکهاتووە کەسانێکی زۆر لە خەڵکی کوردستان پەیوەندیان پێوە گرتوون و پیان خۆش بوو سکاڵای خۆیان بدەنەوە لە کۆکردنەوەی بەڵگە و ئەسناد یارمەتیمان بدەن بەشێک لەوانە لەو ڕووداوانەدا مستەقیمیان بۆ خۆیان بەشدار بوونە یان بە جۆرێک ئاگیان لە ڕووداوەکان بوونە ئەوان لەسەر ڕووداوەکان لە مەسایلی جۆراجۆری وەکو ئەعدامەکان وەکو قەتڵ و عامەکان وەکو لە شەڕەکان ئەو ڕووداوانەی کە دیتویان و شاهیدیان بوون بۆیان جێراوینێتەوە هەموویان ئەمە زەبت کرد و بڵاومان کردوێتەوە دیارە بەشێکیش لەوانە کە بۆ کاری دادگایی کەڵکی لێ وەردەگیرین و بۆ بڵاوکردنەوە نابێ ئەوانمان بڵاو نەکردوێتەوە بەخۆشیەوە بێجگە لەو ڕووداوانی کە تا ئێستا جێراوتەوە فیلمەکانش بڵاومان کردوونەتەوە کەسانیش یەکجار زۆریش پەیوەندیان پێوە گرتوینەوە ئامادە بوونە کە هەم بێن لە دادگا شاهیدی بدەن شاهیدی لەسەر ڕووداوە جیاوازەکان و هەم فیلمە دەگەڵ زەبت کردوینەوە دەتوانین ئەوانش لە کاتی دادگا کەڵکیان لێ وەربگرین بێجگە لەوانەمە سێرێک فیلمی دیکەشمان بڵاو کردوێتەوە سێرێک فیلمی دۆکومنتاری لەسەر بەشی یاسایی لەسەر ئامار و ئەرقام لە پەیوەندی دەگەڵ تەواوی ئەم جینایەتانەی کە لەو ماوەیەدا بڵاو کراوەتەوە ئێمە کەیسەکان بە وردی گەشتونەتە ئەم جگایە کە لەباری کەیسەکانەوە بمێ تەوزیقی بدەم خەریکی کۆکردنەوەی کەیسەکانین تا ئێستا بەخۆشیەوە کەیسێکی زۆرمان کۆ کردوێتەوە خەڵکێکی زۆر پامیان بۆ نردوینەوە مصاحبەمان دەگەڵکردنەوە ئامادەن بێ لە دادگایدا شاهیدی بدەن ئێستا ئەمە لە دوو قۆناغی جیاوازە خەریکی لەسەر کارێک لەسەر کەیسەکان کار دەکەین قۆناغی یەکەم ئەو بەشە لەو کەیسانە کە مربوط بە ئیعدام و تێرۆر و قەتڵ و عامەکاندا لە بەشی دووەمدا لە کەیسی بەشی دووەمدا کار دەکەین لەسەر ئەو تەظاهورات و هێشتانێکەوە باستان کرد لە خەزەڵوەری ساڵی 92دا بوو و هەروەها لە ڕاجۆستنی بە زۆری بنەماڵی پێشمەرگەکان لە سەرەتای ئینقلاب بۆ تا ساڵی 1362 کە بوو ئەمە لەسەراوانە کارە دەکەین ئێستا لەو مەرحەلەیە داینەکە ئەو کەیسانی کە وەرماگرتووە کۆمیسیۆنی لێکۆڵینەوە و کۆمیسیۆنی ئامادەکاری کەیسەکان خەریکن لێکۆڵینەوە دەکەن دەستەبەندی بدەن تەبەقەبەندی دەکەن و ئەم کەیسانە دوای دەدرێت بە کۆمیسیۆنی دادستانی کۆمیسیۆنی دادستانیش بە پێی ئەم بەڵگانی کرد لەبەردەستیدایا کەیفەرخاستی خۆی ئامادە دەکات و دەدرێت بە دادگای کاکجواد ئاماژەی بوودا کە خەریکی کۆکردنەوەی ئامارەکانە بە تایبەتیەوەی ئەدامانی کە کراوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە خۆ دەزانی ئاتڵا ساڵقی خەڵخاڵیەکێک لەو کەسانە بوو کە خوێنی کاتی خۆی نردی بۆ کوردستانی و بە پێی بەڵگەکان خەڵکیی زۆری کوشت دیارە ئەوانە وەگەلێکی دیکەش دادگای نەکران بەڵام هێندێک کەسی کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە لەگەڵان نامێن بە هەرشێوەیەک دێنە دەرەوە بۆ نمونە 1-2 ساڵەوە پێش یەکێکە هات بۆ ئاڵمانی هەروەها کەسێکی ژات بوو لە سوێدێ وا بزانم لە دادگا بانگیان کرد ئێوە دەتوانن ئەو کەسانی کەوا دێنە دەرەوە بزانن کە لە کوردستانی ئێراندا تاوانیان لێ ڕووداوە بەڵگە کۆبکەنەوە لە سەریان و بارحاڵ بۆ کارەکەی خۆتان کەڵکی لێ وەربگرن هەروەکە بە تەوەجۆ بەوە کە گیرروگرفتی زۆر لە ئەو میکانیسم ڕەسیدەگیگەرا و پێداچوون بۆ تاوانەکانە دش بە سەرانی دەوڵەتەکان و دەوڵەت مەردەکان هەست ئێمە حتمما سعیمان کردگەل لە ئەسڵ سەڵاحیەت جەهانی یونیڤەرساڵ جوریسدیکشنە بە تایبەتی ئیستیفادە بکەین ئەو ئەسڵا چۆن بۆ وجودات پێم خۆشە حەکی لەسەر ئەو مەسەلە بم هەر لە دوای جەنگ جەهانی ئەوەڵ و جەنگ جەهانی دووەمە ئەو مۆزوعە پێشات کە ئەم سەرانی مەسەڵەن لە دوای جەنگ جەهانی دووم لە سەرانی نظامیەکان لە نازیەکان لە جەنگ جەهانی دووما کە گیریان و دەست بەسەرکردیان وتیان کە ئەمانە ناوێ بێسزا بمێنن لێنا دژ بە ئەسڵێک بەناو culture of impunity یا بێژین چالاکیکردن بۆ بێسزامانی بۆ ئەوە کە لێپرسینەوە کردێت لەو کەسانە ئەم ئەسڵا بە چاڵش کێشیاوە دادگای نورنبرگ تشکیل بوو یعنی ئەوەڵین دادگای کە
بە سەڵاحیەت جەهانی و شڕع بەڕسیدگی کرد دادگای نورنبرگ بوو کە سەران و فەرماندەکان ئەڵمان نازی محکوم کرد و لێنا ڕسیدگی کرد هەروە ئەم ئەسڵە تەرەقی بریا و تەوسعای پێیا کرد تا گەی بە دەهەینەوە دادگای یوگسلاوی دروست بوو دادگایکی ئەتۆپ بوو کە شەورای ئەمنیەت دروستی کرد لەو دووە دادگای ڕواندا دروست کریا لە ئێدامە ئێمانە گەی بە دادگای کێفەری بینێنی بە تەوەجۆ بە تواو ئەم دادگاگەرەکە دروست بوو بازم جامعای نێودەوڵەتی هەستی کرد هەستی ئەوە بوو کە ئەم گیر و گرفتگەرەکە لە یاسای نێودەوڵەتیە هەست کامەڵ ناتەوە ڕاستیگی و سزادانن بۆ کەسانە بەوان تاوانبارە جواوگو نییە بەخاطرەوەی کە لە یاسای یاسای ناوخۆی دەوڵەتەکانە دەوڵەتگەری پێشکەوتوو وەک ئەڵمان وەک بلژیک وەک سوئێد ئەم ئەسڵ سڵاحجانی بوجودات کە ئەم ئەسڵات زۆر جالب و جیاوازە لە سەڵاحیەتێک لە خۆ نێودەوڵەتیە هەست فکرەکەن دەوڵەت کەسێک کە تاوانێکی لە جێگەیەکرا ئەنجامداکەوە هیچ ڕابطەیەکی تابعیەتی و سیتەکە و دەوڵەتانیە بەهۆی ئەوە کە مسافرەتی کردە بۆ ئەو کشوەرە دەست بەسەر ئەکردێت و ڕسیدگیە کردێ بە تاوانەکانی ئەم ئەسڵە لە سەڵاحیەتە بە شیوازێکی کامڵتر و جامعتر لە ئوسولی ڕسیدگی کەیفەری ئەڵمانە پێک هاتکەوە هەر ئایسەکە لەگەڵتان قساکەم دادگایەکی تایبەتی تشکیل بوو بە دروست کریاگە بۆ بازداشتگای ئەلخەتیب کە بازداشتگای استخبارات باس دەوڵەت دوو کەسی لە ڕادەگەر بان ئاسایشی و ئەمنیەتی لە 2014 شکنجەی کەسانیان کرد تەجاوزیان کردگە لێرە دەست بەسەر کریا ڕسیدگیە کردگە ئەمانە هاتکن بە بۆی پەناهجوویە و لێرە پەناهەندە بووکن ولی بعدەن کەسانێک کەسیان جەمع کردەوە شناساییان کردگە شەهادەت کریاکە عەلەیەم کەسانە کە ئەمانە فەرماندەگەی پایبەرزی سیستمی ئەمنیەتی دەوڵەت باس بووبن بە تازێکیش دوکترێ دەست بەسەر کریا دوکترێک کە هین بیمارستان هەر استخبارات دەوڵەت باسی سووریە بوو کە ڕسیدگی خەریکردگی چەند کەسێتر ئەوە بەڵێ ئەگەر جواوە نسبەتە و ئیماتانین ئەم کارە بکەین حتا لەسەر کەیسی کۆڵبەران چەند وەختێکە لەسەری کار ئەەکەین کە بتانین ئەو کەسانە کە تاوانبارن لە ڕادەگەری بانی نظامیە باتەوەجو بۆ ئەسڵ سەڵاحیەت جەهانیە کە کێشەیەکیش لەسەر ئەم ئەسڵە هەست کەسانی بە پاسپۆرت دیپلۆماتیک کەوتێن لەو مەسئولیەت دیپلۆماتیکە بەرخوردارن یعنی مەسئولیەتێکیان هەست کەس ئەو پاسپۆرتە دیپلۆماتیکیان نییە یا بە شێوازێ لە شێوازەکان ئەو ئەمکان ڕسیدگیە هەست لە سیستمێک ڕسیدگی وەک ئاڵمانە زۆر باش با بسمە لای کاک جەوادی دەگەڕەمەوە لای تۆش کاک جەواد ئاماژتان پێدا کە با بڵێین دەرفەتی زۆرتان نییە بۆ ئەوەی کە بەتایبەت لەباری یاساییەوە ئێوە هەوڵ بدەن لەم سەرەتایەدا بەلەبەر چاوگرتنی ئەو بربەستانی لە پێشتانە ئێوە کوردستان تریبیونال بۆ سەرکەوتن بۆ چوونە پێشی کارەکانی چۆن دەبیت تا سادەیەک پێی خۆشببینن ڕاستەکەی ئەوەیە کاکسەلا هەروەکو کاک فەرازی ئیشارە پێکرد بۆ بەڕێوەبردننی کاری دادگای حقوقی پێش هەموو شتێکی بەڵگە و ئەسناد پێویستە بەڵگە و ئەسنادێکی کە ئێمە هەموو خۆکۆ خەڵکی کورد بۆ خۆمان دەزانین چ بەڵایان بەسەر هێناوین بەڵام دادگا ئەو شتانە نازانێت دادگا بەڵگەی دەوێت ئەسنادی دەوێت مەدارکی دەوێت شاهیدی دەوێت و بەخۆشیەوە لە پەیوەندی لەگەڵ ئەو تەوەرانەی کە ئێمە لە کوردستان تریبونالدا کاری دەکەن وەکو تاوانی شار وەکو تاوان دژی مرۆڤایەتی و مەسەلەی ژێنۆسید بۆ هەمووی ئەوانە قانونی نێونەتەوەیی هەیە و مەدەتوانی پشتیان پێ بسپێرین و هەر کوردستان تریبوناڵش لەسەر ئەساسی ئەم قانونانەدا مەزراوە کاری لەسەر دەکەین مەسەلەی ئەسلی سەلاحیەتی جیهانی کە کاک فەرازی ئیشارە پێکرد یەکێک لە ئەسڵەکانی دیکەیە کە ئێمە توانین پشتی پێ بسپێرین یعنی دەمەوێت بڵم بۆ بەڕێوەبردنی کاری کوردستان تریبونال قانون هەیە و ئێمەش لەسەر ئەساسی ئەم قانونانە کاری خۆمان بڕێوە دەبین دوو هەم فاکتۆر کە گرینگە کوردستان تریبونال بەخۆشیەوە کەسانێک
تێدا کار دەکەن کە لە بواری جیاوازەوە لە بواری یاساییەوە بەتایبەتی کە زۆر گرنگە بۆ کاری قانونی و دادگا کەسانی زۆر پسپۆری تێدا هەنە کە لەوێدا شارەزاییان هەیە لە قوانینی نێونەتەوەیی و ئیمان و ویست و داوخوازی خەڵکی کورد و ئێمەشی دەگەڵا کە پێویستە بۆ بەڕێوەبردننی کارێکی ئاوە قورس. ڕاستەکەشی ئەوەیە کە ئێستا پاشی 41 ساڵ پاشی 42 ساڵ لێکۆڵینەوە و پیداکردنی بەڵگە و مەدارک لەو ڕووداوانەی کە پێشی 41 ساڵ پێشی 42 ساڵ یا 30 ساڵ 40 ساڵ پێشتر ڕووداون کۆکردنەوەکەیان تۆزێک بە زەحمەتە، بەڵام بە هەر حاڵێمە هەوڵی خۆمان هەموو شتێک دەدەین. بۆ حاڵەشەوە هەموو ئەو فاکتۆرانە نیشان دەدەن کە شانسی سەرکەوتمان هەیە. هیچ دلیلێک لە واقعدا نابینم کە سەرکەوتوو نەبین. بۆ حاڵەشەوە پێم خۆش نییە هیچ قەولێک دەم کە بەڵام حتمما کوردستان تریبونال 100% سەرکەوتوو دەبێت. بەڵام شتێک دەزانم، هیچ نەکردن، نەجوڵانەوە، هاوار نەکردن، هەوڵ نەدان هیچی لێشین نابێتەوە. لەبەرەوە من پێم وایە هەموو هاوڕێژ نەسەرەوە سوور بوونێتەوە بکە بە هەموو هێز و توانای خۆمانەوە بە تایبەتی ئەوانەی کە لەباری یاسایی و شارەزان هەیە هەوڵی خۆمان دەدەین کەیسەکانمان بەرین بۆ دادگا و دادگا دەوێت بڕیاری خۆی لەسەر بدات. کاک فەراز، مەسەلەی تکنیکی بینەران تەواو قسەکانی توان جوولە نەبێ، ئەتو ئاماژت بۆ دا کە ئێستا لە ئاڵمان دوو کەس لاو و کەسانی ئیستخبارات کە پێشتر لەگەڵ حکوومەتی سووریا بوون و بنی پەناوبەر هاتوونەوە، بەڵام لە دواییدا بەڵگان خستۆتە ڕوو کەسانی دی، کەسانی مافەکانی ئەوانی داکۆچکاری مافەکانی مرۆڤ ئێستا خەریکە دادگای بکرێت. بەلە بە چاوگرتنی ئەو نمونەیە کە خۆشانیش کە لە ئاڵمانن دەیبینن، ئایا لە کۆکردنەوەی کەیسدا چەندە دەتوانێت یارمەتیتان بکە؟ یا کۆکردنەوەی کەیس بۆنگۆ زۆر زەحمەت دەبێت کۆکردنەوەی بەڵگە؟ کاکسلاکان سەداسەد ئەو کۆکردنەوەی کەیسە زۆر گرنگی هەست لەسەر ئیدعاکەمان. ئێمە ئەشەی دادستانی تایبەتی کە بۆ ئەو تاوانگەرە نەسب کریاگە انتساب کریاگە و لە سیستەمی قەزایی دادوەری فدراڵ ئاڵمانە دادستانگەری تایبەتی تعریف کریاگە بۆ ئەو تاوانە. ئەشی ئێمە لەگەڵ ئەوان قسە بکەین و بەڵگەکان ئەوە جەموجۆر بێ و لەسەر مەوزوعەکە مشەخەس بێ و تایبەتی بە ڕێزی ڕوونی کردوێتەوە کە مەسەڵەن فەرماندەیەکی پایبەرزی ئەمنیەتی یان نظامی ئێران لە کاتی خۆیان لە کوردستانە مەسەڵەن لە سڵاحگەر مەمنوعە استفادەی کردگا کە کردیگیانە لە دەورەی بەنی سەدرا. مەسەڵەن ئێمە بەڵگەمان دەستکەفکە لە دەورەی بەنی سەدرا لە شەڕێکا کە لەگەڵ حزبی دموکراتە بووگیانە و هەندێک لە کەسانی مەدەنیش ئەشخاصی غێرە نظامی لێ ناحزوریان بووگە لە سڵاح مەمنوعە استفادەیان کردگە لە کوشتنی پێشمەرگەکان. هەموو ئەمانە خەریکین بە بەڵگاکەین بە خۆشی و زۆر کەیس بە دەستمان گەیشتووەوە. کۆبوونەوەکەی زۆر مهمە، ئینترڤیوەکان بە شیوازێکی یاسایی خەریکە ئەچێتە پێشەوە. زۆر پێم خۆشە لێرە هەر لەم تریبیونەوە استفادە بکەم و لە خەڵکت ئەوە بکەم بۆ هەموو مەوزوعاتێکە لە سەلاحیەتی کوردستان تریبیونال ئێمە لە خزمەتیانین کە بۆ شەهادەت و هەر گونە یارمەتی کە ئێمە یارمەتی بن پشتگێڕی کوردستان تریبیونال کەم بە بەڵگە و بتانین بەم بێتاوانیە لە کوردستان حداقل کارێکمان کردوێت لەسەری هەروەکە کاک جەوادیش ئاماژەی پێدا ئەوەی کە ئێمە بتانین پریۆدی زمانی بۆ تعریف بکەین کە حتما لەم زمانە لە ئەم مدەتا ئەتانین کوردستان تریبیونال موفق بێت و کارەکانی ئەنجام بە هیچ کەس ناتوانێت لەسەرەوە خۆڵ بە وەێ تووا هەوڵی خۆماندا لەسەری خەریکین کارەکەین کە بە شیوازی یاسایی ئەم کارە بڕێت بەرەو. بۆ تیکێکی من بەم نقطەیشە بەم پوینتیشە ئاماژێک بم کە بەداخەو ئەو هەموو چالاکیە کریاگە ئەو هەموو بزوتنەوەی سیاسی لە ڕۆژهەڵات بووگە بەداخەوە هیچ وەخت لەسەر ئەم مەوزوع ڕۆژهەڵات و تاوانگەرێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە کریاگە کار یاسایی نەکریاگە. کوردستان تریبیونال وەکو بزوتنەوەیکی یاسایی و خۆقی لەسەر ئەم مۆزوع خەریکە کارەکە دوور لە خشونەت دوور لە تونوتێژی حتا ئێمە لە سیاسەتەکانمانە مخالف بۆ داهاتوو کە پیشبینیمان کردگە لە ئەگەری ڕوخانی ڕژیم کوردستان تریبیونال مخالفی یادامە و سیاسەتەکان سایتەکە هەست.
زۆر من پێی خۆشە کە داوەتکەم لە زۆر سپاس دەگەم بە تایبەتی دەنگەکەت لەو ئاخرێدا زۆر باش نییە. سپاس هەردوولاتان دەکەم دکتۆر جەوالی دانیشپەژوو و تێبێژی کوردستان تریبیونال واروها فەرازفیر و زین مافناس. زۆر سپاسان دەکەن بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕوانگە. سپاس بۆ ئێوەش کاکسەلا. بینەرانی بەڕێز تا بەرنامەی داهاتووی ڕوانگە هەر شاد و سەرکەوتوو.